کە سوکاری ئەحمەدی تەمەن 11 ساڵانن. ئەو مێرمنداڵەی لە دووەم ڕۆژی جەژنەوە لە گوندی کەورگۆسک و لەسەر زێی گەورە بزر دەبێت. بەوتەی کە سوکارەکەی ئەحمەد نەخۆشی ئۆتیزمی هەبووە و دوایین جار لەسەر زەیەکە بیندراوە و دیار نەماوە. برازاکەی من هاتەمارە باپیری لێرانە لە کەورگۆشی گوندی ئۆتیزمیشتی تەواو نییە، هاتە لێرە لە دەو زێبەتەنێ بۆ کەسیش ئاگای لێ نەبوو و پاش گەڕان و سوورانی ناو ماڵ و گوند و ئەو خزم و کەسانە ئێرانە سۆراغیان نەزانێ و پاشان هاتینە لێرە نەحلەکەیان دیتەوە یەک لە ناو ئاوێ بۆیشی لە دەو ئاوێ بووە. دوو تیمی مەلەوانی ژێرئاوی لە قەزای خەبات و تەختەق لەگەڵ کە سوکارەکەی خەریکی گەڕانن بە شوێن ئەحمەدی تەمەن 11 ساڵان. هەردوو زۆتە نەعلەکەی لەسەر ڕووبار بووە و هەروەها کەسێک لێرخواانە بینیوێتی لە نزیک ئەو بیرە، ئەمە گومان دەکەین کە بیتە ناو ئاوی و بە دەقیقی نازانین کە ئایا خینکاییانە، بەڵام ئەوانە گومانیان لە بۆ دروستکردین کە ئەو منداڵەکەتیتە ناوە. ئەمەش بە لە دوێنەوە بە تیمەکانی بەرگر شارستانی خەبات و ئەمڕۆژ تیمەکانی تەختەق لێرخواانە دەگەڕن و زۆر سوپاسیان دەکەین. ئەحمەد لەگەڵ خێزانەکەی لە نەحیەی کەورگۆسکەوە بۆ جەژنانە هاتوون بۆ ماڵی باپیری لە گوندی کەورگۆسک، لەوێ لەسەر زەی گەورە دیار نامێنێ تا ئێستش چارەنووسی نادیارە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، گوندی کەورگۆسک لە نەحیەی کەورگۆسک.